چیرۆکی کڕینی غەزە تەواو نەبوو. شا عەبدوڵڵا نەیتوانی بە ترامپ بڵێت نا، سیسیش خۆی لێ دەشارێتەوە. دیدارەکەی دوێنێی شا عەبدوڵڵا و ترامپ لە واشنتۆن دەنگی داوەتەوە. پێشتر شای ئوردەن ڕەتی کردەوە پلانی ترامپ بۆ گواستنەوەی خەڵکی غەزە قبوڵ بکەن، کەچی دوێنێ وتی ڕازین بەڵام تەنها 2000 کەس وەردەگرێت. وەڵامەکەی شای ئوردەن بێدەسەڵاتی ناوبراوی پیشانی هەموو میلەتانی عەرەبدا. عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسریش وتویەتی ئەگەر دیدارەکە باسی غەزە بێت ناوێت بچێتە واشنتۆن، چونکە دەزانێت هاوشێوەی شا عەبدوڵڵا ناتوانێت ڕوبەڕوو بە ترامپ بڵێت نا. پێشتر سەرۆکی ئەمریکا وەک ئاماژەیەک بۆ ئەو پارانەی دەدەنە ئەو دوو وڵاتە وتی بایی ئەوە ئامرازمان لە دەستا ئوردەن و میسر ڕازی بکەیت. بەشێک لە چاودێران دەڵێن هاوکاریەکانی میسر و ئوردەن بۆ پاراستنی ئیسرائیلە. لەم ماوەیە ترامپ زۆرینەی هاوکاری ئەمریکای بۆ وڵاتان ڕاگرتووە، بەڵام ئوردەن و میسری هێشتا نەگرتوتەوە. پێدەچێت وەک فشارێک بێت بۆ ئەوەی ئەو دوو وڵاتە بچنە ژێرباری پرۆژەی گواستنەوەی خەڵکی غەزە. پرۆژەکە ئەگەرچی لەلایەن زۆرینەی وڵاتان ڕەت کراوەتەوە، ئەگەری سەرکەوتنیشی کەمە، بەڵام ڕاستی ملکەتی سەرانی عەرەبی پیشاندا کە جۆرێک بوونەتە بەشێک لە پرۆژەی پاراستنی ئیسرائیل. دەبێت لە کۆتایی ملکەتی هەر پرۆژەیەک بن کە فەرمانیان پێدەکرێت.